بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستان كتابي نازداري مدارج السالكين في شرح منازل السائرين. يشك الكتاب زورنا يابو شاكر مزنكاني زاناي بيبرز إمام ابن القيم رضا ورحمة خوي لبي كالأصل كتابه إمام هربية بناي منازل السائرين ك هاتو شرحي زور مفصل وتفصيلي كردوا منزل كان ودرجة كان خواناسي باس كردوا. لدرسي بيشوا باسي يشك لما منزل كان ما نكر منزلي الرجاء، إنسان هميشه بالرجاء وبجي أمشو باسي منزلي الرغبة أكين الرغبة لقى الرجاء زور نزيك ليكوا تنها فرق كهيان بيت رجاء بوشتك كأميده هي الركة بوت بلام رغبة بوشتك لسطع صدر ركة وتوا بوي أفرمون دائما رغبة بلكي للرجاء زياتره بنمونا أجر إما بالرجاء بهشتوا بابلان طاعة عبدايتي بكين رجاء منوايا وأميد منوايا كخواب من خاتب بهشت بلام أجر بالرغبتي بهشتوا بكين كأنما بهشت حاصل هي إما وإما كاريبوك بوي بلكي زور برستره شاوي ضل بهشت أبينه. بوي رحمتي خوالي ابن القيم برزا ورحمتي خوالي بأفرمي رجاء طمع رغبة طلبة. أفرمي رجاء إنسان طماعي هي أميدي هي ظني هي قماني هي بوي كخوالي قربي خاتب بهشته بلامنا للرغبة طلبي هي داواي هي لنو بهشته لتشبه لو بوستيك ولا مقامي كابي. إمامي هربي تعريفي الرغبة من بوكا أفرمي الرغبة هي من الرجاء بالحقيقة. أفرمي قوردي كينوا بشك الرجاء بو لأن الرجاء طمع يحتاج إلى تحقيق طماعك وأميده كبو التحقيق ببلام والرغبة سلوك على التحقيق. رغبة سلوكك لإنسان كأنما أوشتي حاصل بو رحمة خوالي ابن القيم برزا ورحمة خوالي بأفرمي بيركره وأجر كسيك نيشكا بأميدي أوي بشكم خوابي خاطة بهشتو كسيك نيشكا بوي خواب بلي برسكاته ولا بهشتا يقيني هي لنا بهشتا بوي نيشكا كان كخواب بلي برسكاته ولا بهشتا بوي أفرمي أمر رغبته بلكي زور برستر للرجاء إنسان هندجا لخواناسيا أجاته بلي أوي كأنما يقيني هي لنا بهشتا طلبي زياتر أكل لنا بهشتا خوا زور تري في عطاك جورة تري في عطابك درجاتي زورة أو كسيك وأتشت باب الرغبة بلكاني برزن زورا رحمتي خوالا هروي بأفرمي والرغبة على 3 درجات. أفرمي 6 درجة لدرجة كان باسك. أفرمي كم يان الرغبة أهل خبر أويش أويا علم يان هي بويك إلا خواي قرآن خاتبهشتو أمجوها لأكاك كأنما شهود يعني هي طبعا شهود كلمة تصوفية كأنما همو لحظة أم كسخدا أبينه علمي هي بويك أخوة أبينه أبو شوازا نيجك أبو شوازا طاعتك همو برسكاني بو شوازك. ابن القيم رضا رحمة خوي اللي بأفرمي أم شهودا لحديثة بمعنى الإحسان هاتو الإحسان كلا فرما يشتكي في غمرة صلى الله عليه وآله وسلم فرما أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. أفرمي بالضبط لفكر تصوفيا بي أوتري شهود بوي أفرمي زورك لأهل تصوف وعند كثير من الصوفية أن فوقه مشهدا أعلى منه وهو شهود الحق مع غيبته عن كل ما سواه. أفرمي للرغبة بلاي أو أنا واشتكي زقورتري شيء كالشهودة كسكا أقات بلاي أو كخدا جل جلاله أبيني وغير خدا نابيني. خالق زور قرنقة لمسألة رغبته كإنسان بالرغبة وطاعته كان بكيان ببين رغبة تصور كان بيننا في الشاي وخوتان أجر كسي زور برسيبه خواردنا كيش كأم زور حزيليتي دان رابه چەند بەڕەغبەتەوە ئەم خواردنە ئەخوا
طبعا ئەگەر تێر بێ بە چ حاڵە دەم بۆ خواردنەکە ئەبا یا حەزی لەو خواردنە نەبێ بە زۆر ئەیخوا بەڵام ئەگەر زۆر حەزی لە خواردنەکە بێ و ئیشتیهایەکی زۆریشی هەبێ و زۆری برسی بێ بە چ ڕەغبەتێکەوە لەسەر ئەو سفرەدا ئەنیشن ئەفەرمێ ئەهلی ڕەغبەت ئەبەم شێوازن ئاوا نوێژەکەن ئاوا ڕۆژوو ئەگرن ئاوا تاعەتەکەن لەو پلە بەرزان بۆیە ڕەحمەتی خوا لە هەڕەوی بێ ئەفەرمێ ئەم حاڵەتە یەک ئینسان قەت تووشی فترە نابێ نەخۆشیێکمان نەبێتێ نەخۆشی فتور لە محاضەرێکا بە درێژی نەخۆشی فتورم باس کردووە نەخۆشی فتور بریتە لە چی بریتە لەوەی کە ئینسان زەمانێک خەریکی خواناسی ئەبێ زۆر بە چڕ و پڕی و توندی لە پڕ سار دەبێت و تااقەتی نامێنێ داوا ئەکا زۆر بەباشی لە پڕ سار دەبێت و تااقەتی داواشی نامێنێ قورئان ئەخوێنێ زۆر بە چاکی هەموو ڕۆژێ ئەخوێنێ لە پڕ تااقەتی نامێنێ وازێن ئەم پێوتن نەخۆشی فتور فترە ئەفەرمێ هیچ پیا و خاسێک و پیا و باشێک نییە ئیلا تووشی نەخۆشی فترە ئەبێ بۆیە ڕەحمەتی خوا و ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەر ئیمامی عومەرە دابارێ ئەفەرمێ إن للقلوب إقبالا وإدبارا دڵەکان هەنێ جار ڕوئەکەنە خوا هەنێ جار پشتەکەنە خوا ئەفەرمێ ئەگەر ڕوویان کردە خوا جەل جەلالوه سنەتی زۆریان پێ بکەن بە نەفستان ئەگەر پشتی خوا کردە خوا ئەلزموها بالفرائض محاولە بکەن بە زۆر لەسەر فەرزەکان ڕاگیری کەن چونکە هەندێک جار خەریکە فەرزەکانیش لە دەست دەرەچێ فتور ئەوەندە خەتەرە ئەفەرمێ ئیمامی هەڕەوی هەر کەس گەیشتە پلەی ڕەغبەت قەت تووشی فترە نابێ تووشی ئەو ساردبوونەوە نابێ تووشی ئەو تەمەڵیە نابێ بە یەک ڕیتم عیبادەتەکە بە چێژ و شەوق و زەوقەوە بەرەو عیبادەت ئەڕوا اینجا ئەفەرمێ وتمنع صاحبها من الرجوع إلى غثاثة الرخص ئەفەرمێ وای لێ ئەکا لەم کەسەی کە ڕەغبەتی هەیە ئەوەندە ڕەغبەتەکە وهای لێ ئەکا ڕوخسەتەکان وەرناگرێ ڕوخسەتەکان دائیمە عەزیمەت وەرەگرێ ئێمە دوو شتمان هەیە لە شەریعەتە عەزیمەت و ڕوخسەتمان هەیە عەزیمەت ئەو بابەتانەیە کە خوا جەل جەلالوه لە کاتی حاڵی ئاساییە ئەمری پێ کردووی ڕوخسەت ئەو حاڵەتانەیە کە لە کاتێکە تەنگیەکت هەیە نەنگیەکت هەیە دەسی بۆ ئەبی بۆ نمونە مسافری بە ڕۆژوو نابی بەڵام ئەگەر بە ڕۆژوو بووی و ئەن تەصوموا خەیڕ لەکم خوا گەر لە قورئان فەرمێ بە ڕۆژووی باشترە چاکترە و عەزیمەتی وەرگرتووە ابن القيم رضا ورحمة الله عليه بملاحظه كي لسر إمام هروي لما مسألة أفرمي فرمايشتكي في غمريان من هي صلى الله عليه وآله وسلم أفرمي إن الله يحب أن يؤخذ برخصه كما يكره أن تؤتى معصيته أو معاصيه أفرمي خوا جل جلاله خوش عبد كان الرخصة كان خوا ورقرن لسفرة مثلا أزانته شي زحمتي أبي رجوكي أشكينا نيوجكي كرتكاتا وشي جمعي أكا هم أمانة رخصة هەرچۆن پێی ناخۆشە عەبدەکەی معسیەتی بکە ئەوە پێی خۆشە ڕوخسەتەکە ڕوخسەتی خوان ئەوانە جێبەجێیان بکەی بۆیە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دقەتێکی زۆر گەورەی علمی کردو ئەفەرمێ ڕوخسەت دوو جۆرە ڕوخسەتێک کە خوا مەجالی داوی ئەو ڕوخسەتە جێبەجێ بکە ئەوە ناکاتە ئەوەی کە تۆ لە بابی ڕەغبەت دەرچووبی نە بڕۆ ئەو ڕوخسەتانەی خوا جەل جەلالوه جێبەجێ کە هەمووی خێرە هەمووی فەضلە ئەجرە نزیکیە لە خوا پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ما عرض للنبي صلى الله عليه وسلم أمران إلا اختار أيسرهما هيج كاتيك نبو دوشت بهن لتبيش دسي إلا أسانك هالبجاد ويصير كي رخصتك هي عزيمتك خرصة رخصتك أسانة خوش اسمه صلى الله عليه وسلم إرشادي كردون بوي أسهل هالبجيرين رخصتك ورقرين أجر رخصتي شيء متفق عليه أفرم جوري كتير رخصت من هي رخصت نية راكردنها إما فقه زور قوري بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە فتاواکە ئەفەرمێ ئەگەر کەسێ خاوەنی مەذهب نەبێ ضال و مضلە مەذهبێکی نەبێ خۆی بۆ خۆی لەسەری بڕوە هەم گومڕا بێ هەم خەڵکیش گومڕاک بۆ چونکە ئەچێ بە دوای شتی سەهلە ئەگەڕ شتی ئاسانە ئەگەڕ بە نمونە مەسەلەن ئەگەر کەسێ نوێژی کرد سوورەتی فاتیحەی نەخوێن وتی دوو بەرگی سەبز بەس ئەوەندە ئایا نوێژەکەی دروستە یا دروست نییە تەواو لە مەذهبی ئیمام ئەبوو حەنیفە لحالتي اضطرارية مدهامتان لقرآن مدهامتان يعني بهشتك دوبرجي صوزي هي وتراو أما كرترين آياته أفرمي أجر أم توزة بالله مدهامتان أم توزة بس أم كلمة بالله إنه جاكي دروست أفرمي حتى أجر ترجمشي كان نيزاني هر دروست أجر كسي وايود
بدوای ئەم ڕوخسەتا چوو لە سەدان مەسائیلی ئەوها بەدوای ڕوخسەتەکان ڕۆژ وێڵی ڕوخسەتەکان بوو ئەفەرمێ ئەمە بە هیچ شێوازە لێ قبول ناکرێ بەدوای ڕوخسەتەکانە بگەڕێ بۆیە زۆر کات ڕشادی گەنجەکەین بەوەی کە عەزائیم وەرگرێ ڕوخسەتەکان وەرنەگرێ چونکە دینی کزە بێ دوینی لاوازە بێ ئەو ڕوخسەتانەی بە تایبەتی فوقەها کە قسەیان لەسەر کردو هەندێکی لە ئەگەراتی فوقەهایە لە فەرزیاتی فوقەهایە پچی بە شوێن ئەوانە بڕۆی ئینسان بەڕاستی گومڕا ئەبێ بۆیە مەزهەبەکەی خۆی وەرگرێ شوێنی بکەوێ لە شوێنێکە زۆر ئیستیڕاری بوو لا بدە بە هەر حاڵ حتا مثلا لە هەندێک مەذاهیبە هەیە ئەڵێ ئەگەر کەسێک تەرزە بخوا ڕۆژەکەی ناشکی ئەڵێن نە ئاوە نە خواردنە لەو بینایە باشە بەینەما ئێمە ئەزانین لە فقی ئیسلامیە هەرچی لە قوڕک بچێتە خۆر ئەگەر بەردیش بێ با خواردن و هیچیش نەبێ هەر ڕۆژی پێ ئەشکێ بەڵام ڕێیەکە بچێ بە دوای ئەم ڕێیە لاواز و پێچ و پەنایانە بگەڕێ بە دوای ئەم ڕوخسەتانە تەبعەنەوە پێچەوانە ڕەغبەتە ڕەغبەت ئەوەی ئینسان بە ڕۆح و دڵ بە دوای عەزیمەتەکانە ئەڕوا ئەبێت لەمانە هەر هەمووی پارێزراوە بێ ڕوخسێکی شەرعی هەیە کە خوا ئەمری پێکردو پێغەمبەریان صلی الله علیه وسلم بڕێدا و قەیناک خوا پێ خۆشە ڕوخسەتە وەرگری ما عەدای ئەوە کە ئیجتیهادی عولەمایە و ڕەئی عولەمایە و فکری عولەمایە ئەبێ خۆی لێ بپارێزێ ئەفەرمێ ئەمە پلەی نزمی ڕەغبەت بریتیە لەمە کاتێک کە ئینسان عەزیمەتەکان وەرئەگرێ بەهێزەوە بە چێژەوە بە لەزەتەوە بەرەو عەبدایەتیەکان ئەڕوا ئەمە پلەیەکی زۆر گەورەیە لە ئینسانە بەڵام لەناو ڕەغبەتە ئەکاتە پلەیەکی نزم ناکاتە پلەیەکی بەرز ئەفەرمێ ڕەغبەتێکی ترمان هەیە ڕەغبەتی ئەربابی حاڵە ئەو کەسانەی طبعاً وشەی حاڵ کەلیمەیەکی سۆفیانەیە يعني ئەو کەسەی کە جەزبە ئەیگرێ ئەو کەسەی سەرەتایی خواناسی و تاعەتیەتی کە حرەکەیەک لە لاشەی یا سەوتێک بەبێ ئیرادەی خۆی لێی دەرئەچێ ئەمە پێوترێ حاڵی کەسەکە ئەفەرمێ ئەمانە ڕەغبەتەکەیان لە ئەهلی خەبەر گەورەترە ابن القیم ڕەزا ڕەحمەتوڵڵاهی عەلەیهی ئەفەرمێ ئەمانە سوبحان الله چۆن پەپولەیەک کە ڕووناکی ئەبینی خۆی پێ ناگیری هەر پێ ئەکێشێ وەلەو بژمرێ وەلەو بشفەوتێ ئەفەرمێ هەر خۆی پێ ئەماڵێ ئەفەرمێ بە ئەینەن شێواز بە ئەینەن شەکڵ ئەمانە کە ئەربابی حاڵن هیچ ئاگایان لە خۆیان نییە کاتێک کە باسی نوێژەکرێ پەلاماری نوێژ ئەدەن باسی ڕۆژ پەلامار ژیانیان تاعەتیان خواناسی هەمووی لە یا سەرفەکە ئەفەرمێن پلەکەیان زۆر گەورەتر ڕەغبەتەکەیان زۆر بەقووەترە شەهیە و ئیشتیهایان ذەوق و چێژیان زۆر گەورەترە بۆ تاعەت و عەبدایەتی ئەفەرمێن لەمانەش بەرزتر هەیە ئەهلی شهودن ئەهلی ئیحسانن کە پێیان وایە لە نوێژەکەیانە لە حزوری خوایە ئەوەستن و گفتوگۆ لەگەڵ خوایە ئەکەن تەسەوور کە إنسان الله الحمد لله رب العالمين فرمايشي صحيحي لسر خوي قال يكسر جوابي أم كلمة أداته على حمدني ربي أثناني ربي شكرني ربي شكرني عبدي أثناني عبدي سبحان الله همو كلمة كتو إلي علي الحمد لله رب العالمين كأنما توزق أوسي جويل رب العالمين أجري علي حمدني عبدي أم عبدم سباسي مني كرت سبحان الله لنا الركوع علي سبحان ربي العظيم وبحمده سربر زكيت والله سمع الله لمن حمده كأنما خوا جوي لبوا بيساب ولو كاتيكتو وتوتا سبحان ربي العظيم وبحمده جوي لو حمديتو بو بيساب وبو حمديتو بوي ام بلانا بلاي شهودن بلاي زور قورن لخواناسيا طاعتي خواناسي زور تايبتا اواني كالرغبتيان هي يانا تنها بخبر بيستويانا بەڵام ڕەغبەتێکی زۆر گەورەیان هەیە یانە گەیشتنتە پلەی حاڵ وەکو لەوە دەرچون وەکو برسیەک وابن وەکو پەپولەیەک ئەوهان و هەموو کاتی خۆیان بە ئاگرور و ڕووناکی ئیمانە ئەدەن یان ئەوە تا ئەهلی شهودن هەموو لەحظە و چرکەیەک ڕەب العالەمین ئەبینن ئەفەرمێ ئەم سێ پلەی هەرسێکیان پلەی ڕەغبەتن کە ئینسانی ئیماندار ئەکرێت لە ناو ڕەغبەتە لە یەکێ لەم پلانە خۆی ببینێت ڕەغبەت پلەیەکی زۆر گەورەیە لە خواناسیە ئێمە ئەبێت جەنگکەین لەگەڵ نەفسمانە تا ئەگەین ئەم مەقامە بەرزانە ئەمە مەقامی ئەولیا گەورەکانە کە عەرستانەکەم بۆتان باسەکەم هەر یەکێک لەم مەقامانەی کە ئیمامی هەڕەوی ئیبن القەیم باسیەکەن و شەرحیەکەن بۆ ئێمە چەندین کەس لە پێش ئێمە لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی گەیشتووە چەند کەس لە ئەهلی شهودە چەند کەس لە ئەهلی حاڵە ئەربابی حاڵە چەند کەسی ترمان هەیە ئەربابی خەبەرە ئەهلی خەبەرە
هەموو ئەمانە تێپەڕیون خەڵک هەمووی کردووە جێبەجێ کردووە ڕۆشتووە ئەوە ئێمەین لەم زەمەنە دواکەوتوین ئەوە ئێمەین نازانین چۆن ڕەغبەتمان هەبێ لە تاعەتە ئەوە ئێمەین ڕەغبەتمان بۆ مۆبایلەکەمان هەیە ڕەغبەتمان وەک مۆبایلەکە بۆ نوێژەکەمان تەسەوور کە ئینسانی وا هەیە بۆتە ئەربابی حاڵ لە مۆبایلە یعنی چۆن پەپولە خۆی کێشە بە ئاگرە ئەوە خۆی کێشە بە مۆبایلەکەیە مناڵێک زۆر ئەگریە هێنا بووە وتیان ماوەسە دوعایەکی بەسەرا بخوێنە وتم کاکە من لە مۆبایل بڕاوەتەوە بۆی ئەوای لێهاتەوە چۆن جاران مناڵ لە شیر ئەبڕاوە ئێستا لە مۆبایل ئەبڕێتەوە ئاوای لێ حاڵی تێکەچێ وەزعی خراپە بێ تەسەوورکەن ئەم مەشهەدە بێنە پێش چاوی خۆتان مناڵێک مدمینی مۆبایلە و لێ ئەسەنی چۆن ئەگری واللهی ئەو کەسەی کە ئەبێتە ئەهلی ڕەغبەت ئەگەر لە تاعەتێکە لە خواناسیەکە لێی گیرایەوە ئەو خواناسی ئەوە ئەگریە ئەوە هاوارەتی سەری ئیمامی شافعی کەن ڕەزا ڕەحمەتی خوا لێ بێ کۆتا قسەم لە خزمەتتانە ئەفەرمێن لە سجنا گیرا بوو هیچ دەسەڵاتیشی نەبوو دەرچوونیشی نەبوو دەرگاش داخرا و قوفڵی گەورە گەورەی لێدراوە ئەفەرمێ کە بانگ ئەدرا ئەیوت حەیە عەلە الصەلاة حەیە عەلە الصەلاة ئەفەرمێ تون بە پەلە هەڵئەسایەوە ئەچوە لای دەرگاکە ئاوای ئەکرد لە دەرگاکە و ئەهاتەوە ئینجا نوێژەکەی جێبەجێ ئەکرد ئەڵە ڕەفیقەکانی وتیان ئەی ئیمام تۆ خۆ دەزانیت دەرگاکەت داخرا بۆ هەموو جارێ چتە لای دەرگاکە واللهی ئەمە عوزرێکم لای خوا نەبێ بە ڕەغبەتەوە بۆ نوێژی جەماعەتەکەم و مزگەوتەکەم ئاوا ئەچم بەڵام کە گیرام خۆی تۆ خۆت ئاگەر لێ دەرگام لێ داخراوە هاتەوە نوێژەکەی لەگەڵ برادەرەکانیان بە جەماعەت جێبەجێ ئەکرد تەسەوورکەن ئەهلی ڕەغبەت ئەمانن کە ڕۆحیان دڵیان لەگەڵ خواناسیایە چێژ وەرئەگرن لەزەت وەرئەگرن لە خواناسیان لە تاعەتیان لە عەبدایەتیان کە ئومێ دەکەین خوا جەل جەلالوه ئێمە بگەێنێتە ئەم پلانە دەرومان لێ بکاتەوە بمان کاتە ئەهلی ڕەغبەت و خواناسی پەیوەندیمان لەگەڵ خۆیان بەهێز کە دڵ و دەروونمان پەیوەستکە بەخۆیەوە یا ئیلاهی ئەم شەوە هانامان هێناوە بۆ لای تۆ بە کۆڵی گوناهەوە طلبی مەغفیرەت لە تۆ ئەکەین و لێمان خۆش بە یا رب العالمین خوای هەر گوناهەیە کردومانە عەفومان کە گوناهەیە بە ئاشکرا کردومانە لێمان خۆش بە گوناهەیە بە پەنهان کردومانە لێمان خۆش بە گوناهەیە نەمانزانی کردمان لێمان خۆش بە گوناهەیە زانیمان و زیادەڕەویمان کرد خوایە لێمان خۆش بە یا ئیلاهی لە گوناهی لەمەوە پێشمان خۆش بە یا ئیلاهی هەر گوناهەیە لەمەوە دوای کەین و فریای تەوبە ناکەین لێمان خۆش بە یا إلهي داوالي أكن بناوي جوانت بصفتي برز باسمي عظمت لجناهي أمتي بيغمبر صلى الله عليه وسلم خوش با خوي لجناهي دايك وباك من خوش با خوي لجناهي براو خشكان من خوش با يا إلهي لجناهي خزم دوستكان من خوش با لجناهي الرفيق وهاول وخوشويستان من خوش با لجناهي ما مصا وقتابي من خوش با إلهي داوالي أكين برحمته بزي خود بكرمي خود درجائك رحمة لأمتي بيغمبر بكر وصلى الله عليه وسلم أهل غزة لزحمتك زور قوران يا إلهي بهانا أنا ورا يا أكرم الأكرمين بهانا أنا ورا درجة كاني خير بسري أنا بكروا يا إلهي دلخوش يعني كبنصرت دلخوش من كبنصرت يعني يا رب العالمين يا إلهي هركس من قرفتك وشار سرك أو من بحال ومال مال دارك أو من بمنال بعطاك أو من بمنال صالحك أو من قرفتك وشار سرك أو من قرز سرشاني سوك أو من كم رزق حلال زيادك أو من نخوش الشفاء ببنير يا رب العالمين خويا أو نخوش يعني كأي زانين كناي زانين إلهي شفاء ما ببنير يا رب العالمين يا إلهي داوال لي أكين أو من قناه بارا يا إلهي رقاي توبي بشان بدا يا إلهي بتوبكار قبول مانك إلهي بمان جرى لو عبداني زوزو توبة أكن زوزو شكر أكن زوزو أقرنا ولايتو يا رب العالمين خواء دروي خير من اللي بكروا خواء أبو خاطري قوري خواء دروي خير من اللي بكروا إلهي ما من دردسي خومن نوچوان من بقربو خير خواناسي يا إلهي داوال لي أكين لم زمني فتنة وفساد من دردسي خومن يا رب العالمين إلهي بخوا بدل حز أكين خواناسي بكين دينداري بكين أمانو لسر أمثل كي خواناسي بجين يا إلهي لم زمنا نفسي خومن للايك شياطين للايك همو شياطين إنسو جين لسر من كوبو نتوا الشيطان لعينج للايك كثير يا إلهي هاوار بولا أيتو أهينين يا أكرم الأكرمين تو خود سر پرشتي مانك